سپاسی کەناڵەکەتانەکەم سڵاوێکی گەرم هەیە بۆ خەڵکی باشووری کوردستان هەموو لایەنە سیاسی و حیزبیەکانی حکوومەتی هەرێم بە تایبەت ئەم ناوچەیە خەڵکی سۆران خەڵکێکی مێهمان نەوازن خەڵکێکی میوان پەزێرن و ئەمڕۆ بینین چ جۆش و خۆشەیە لەم قاعە هەیە مۆندیالەکەی کە ئێمە بەڕێوەیە بین وەکو ڕێکخراوەکەی خۆمان وەکو ڕێکخراوی کۆنفۆتۆهای کوردستان کە متەوەلی و بەڕێوەبەری ئەم مۆندیالەیە وەکو ئێمەش باڵێکی ئەو ڕێکخراوە کە بەناوی برەند و مارکی WPQوانە سازمانێکی سربەخۆین ئەو وەرزشوانانەی کە هێناومانە هەمووی پرۆفیشناڵن یا ئاستی یاریەکان لەسەر ئاستێکی نێودەوڵەتی و بەرزە هیوادارم کە ئینشاءالله تاموچێژێکی تایبەت بە خەڵکی باشوور و هێز و توانی وەرزشکارەکانی باشووری کوردستان بەرز بکاتەوە و نمونەی خەڵکی سۆران و ئیدارەی سربەخۆی سۆران زیابێت بۆ پاڵپشتی لاوەکانمان بۆ چون پەیامی وەرزش سڵح و ئاشتەواییە پەیامی وەرزش یەکڕیزیە بۆ هەموو نەتەوەکان و هیوادارم ئەمە بێتە تەباییەکیش بۆ هەموو وەرزشوانەکان لە پارچەکانی تری کوردستان.